گرنگی هۆشیاری یاسایی و ڕۆڵی لە کەمکردنەوەی تاوانەکان دەکەین لە کۆمەڵگەدا. بە شێوەیەکی گشتی هۆشیاری یاسایی لە ناو تاکەکان لە کۆمەڵگەدا چۆنە؟ دەکرێت بڵێ لە ئاستێکی پێویستدایە کە بە ئاگابوون لە یاسا کاریگەری هەبوو بێت لەسەر کەمکردنەوەی تاوانەکان و بە بڕاورد بە ساڵانی ڕابردوو بابەتی هۆشیاری یاسایی چۆن کاری لەسەر کراوە و ئەو تاوانانەی ئەنجام دەدرێت. بابەتەکە ئەوەیە کە پەیوەندی بەوە هەیە هۆشیاری یاسایی لە ناو تاکەکانی کۆمەڵگە کەمە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە کە کورتی لە یاسادا هەبێت یاخود کوێ پێنەدانی هاوڵاتیان بێت. پرسیاری ئەم وەڵامانە وەردەگرین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر سامان فەوزی پسپۆر یاسا کە ڕاستەوخۆ بەڕێزیان لە ئەستۆدیۆ بەیانی کورسار نیوز میوانن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی زۆر سپاس. ئەگەر لەوە دەست پێ بکەین بە بڕاورد بە ساڵانی ڕابردوو تاوانەکانی ناو کۆمەڵگە زیادی کردووە یا کەمی کردووە ئەوەی بەپێی ئیشەکەتان بەرکەوتنتان لەگەڵ بابەتەکانە هەبوو بێت؟ بەڵێ سەرتا سپاستان دەکەم. بێگومان مەسەلەی تاوانەکان لە تاوانێکەوە بۆ تاوانێکی کە دەگۆڕێت دەشێت هەندێک تاوان هەبێت بە بەراورد بە ساڵانی پێشوو کەمی کردبێت هەندێکی کە زیای کردبێت. بۆ نمونە ئەمە لە دوجارە کەوێتە سەر ئەوەی کە بەشێ لەو تاوانانە کە تۆمار ئەکرێ با بڵێن سەرژمێری هەیە بۆ تاوانەکان ساڵانە ڕادەگەێنرێ بە شێوازێکی ڕسمی، بەڵام هێشتان ئەو تاوانانەی کە ئەنجام بدرێ هەموو ئەوانە نییە کە کۆ ئەکرێتەوە، چکە شەر نییە هەموو تاوانێک سکاڵای لەسەر بجۆڵێنرێ، هەندێک جار بەنیێنی دەمێنرێتەوە، هەندێک جار تاوانبارەکە دیار نییە، هەندێک جار کەسی سکاڵاکار خۆی نایەوێت با بڵێن سکاڵاکە تۆمارکە. بای بۆ بۆچوونی من و بە پشتبەسم بەو سەرژمێریانەی کە لە ڕابردوودا کراوە پێم وایە بە حکمی زیابوونی ئەو کامێرانەی کە کامێرەی چاودێرین دەتوانین بڵێن تا ڕادەیەک تاوانی دزی کەمی کردووە بە حکمەوەی کە کامێرەی چاودێری لە زۆربەی گەڕک و شەقامەکان هەیە و تۆمەتبار یان لە جاتی جارێک دوو جار بیرەکاتەوە بەر لەوەی تاوانەکەی ئەنجام بە چکە ئەزانێ لە دوجارە کەشفەکرێ هەتا دەمام کشی لە دەموچاوە بێ خۆ لە قۆناغێکا لە شوێنێکا دەبێ و دەمام کەلابەرێ لە ڕەنگێ لەوێ کامیرە وێنای کردبێ. بەڵام بە پێچوانی ئەوە بۆ نمونە تاوانەکانی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن بەتایبەتی فەیسبوک و مۆبایل و ئەمانە پێم وایە ڕووی لە زیابوون کردووە. ناوزڕاندن، هەڕۆشەکردن، بڵاوکردنەوەی وێنەی ژیانی تایبەتی کەسەکان، ئیستیفزازکردن لە ڕێگەی ئەوەی کە وێنەی کەسانێکی دەستکەوتووە و لە دوجارە ئیستیفزازیەکە گە بڕێ پارەی بۆ نێنی باڵێن هەڕەشە بڵاوکردنەوەی ئەەکە پێم وایە ئەو تاوانە ڕوو لە زیابوون بووە. هەم سەرژمێریەکان هەم دۆسیە گەرم گوڕەکانی ناو دادگاکان ئەومان پێڵێ کە لە هەموو دادگاکاندا ئەو جۆرە سکاڵایانە ڕوو لە زیابوونی کردووە. بەتایبەتیش ئێستاکە کەسەکان بەرەو ئەوە دەچن کە ئەو هوشیاریە پێیا بکەن کە بێدەنگ نەبن لەو هەڕەشەی کە لێیان دەکرێت. باشە دکتۆر، هۆکاری زیادبوونی ئەم جۆرە تاوانانە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە تاک بە ئاگانیە لەو یاسایانی کە تایبەت بە خراپبەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان یاخود دەربابەتێکی دیکەی پەیوەندیدار بەم بابەتانەوە زانیاری یاسایی هۆشیاری یاسایانە تایبەت بەم بابەتە یاخود بێ باکی تاکە؟ بێگومان تاوانە هەموو کۆمەڵگایەکە هەیە، بەڵام لە کۆمەڵگایەک بۆ کۆمەڵگایش کە ئەگۆڕێ لە کۆمەڵگایانەی کە کۆمەڵگایەکی با بڵێن ئستقراریان کردووە لە ڕووی تەکنۆلۆژی و دیموکراسی و ژیانەوە کەمتر تاوان ئەنجام ئەدرێ بەتایبەتی کە پێیان وایە یاسا دەیانگرێتەوە کە یاسا یەکجار سزایەکی دان ئەو سزایە نەک بۆ یەکجارە هەتا ماون لە ژیانە وەکو بێتە سابقەیەک پێشینەیەکی ئەو کەسە وە کاریگەری دەبێت لەسەر هەموو هەنگاوەکانی داهاتووی بۆ ئەوەی ئیشێکی دەستکەوێت بۆ ئەوی ژیان بکات لەو کۆمەڵگایە وەکو لە وڵاتە ئەوروپیە پشکەوتوەکاندا هەیە. بەڵام لە وڵاتی خۆشمان بێگومان هەندێک باڵێن بەو شێوازە نیە لە چاوەوە، بەڵام تاوانمان هەیە، بەڵام هێشتان تاوانەکە ڕەنگ بێ بڵێن لە هەندێک لە چاو هەندێک وڵاتە کەمتر بێ هەندێک جۆری تاوان، بەڵام لە چاو هەندێک وڵاتێکە زیاتر بێ لە چاو هەندێک وڵاتی دیکە لەوانەیە لە ئێمە خراپتر بن لە ڕێژەی تاوان. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ بەشێکی دەگەڕێتەوە بۆ نەبوونی وشیاری یاسایی ئەوانەی و تاوانە ئەنجامەدەن. بێگومان ڕۆژێک لە ڕۆژان بە شێوازێکی جددی بیریان لەوە نەکردوێتەوە کە تووشی باڵێن گرتن دەبن، تووشی زیندانیکردن دەبن. پێیان وایە لەبەرەوەی بۆنە ژمارەی مۆبایلەکەی نەزانراوە ئەوەی کە پێوتری علوچ ئیتر ئەتوانێت ئەو تاوانە ئەنجام بە. پێی وایە لەبەرەوەی فەیسبوکەکە بەناوی خۆی نییە یان ئەتوانێت ئەو تاوانە ئەنجام بە. پێی وایە گە کۆمنتێکی نووسی قەیچێکە کۆمنتە نیو دیێڕا چ کێشەیەکە نازانێت ئەمە سکاڵای لەسەر بەرزەکرێتەوە و تووشی
با بڵێن دادگاییکردن دەبێت و تەنانەت لەو تاوانەدەدا دەمێ ئاماژە بۆ بەم لەو تاوانانەدا کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەنجامەدرێت لە ڕێگەی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەنجامەدرێت تەنانەت دواتر کاتێک کە سکاڵاکار لێشی خۆشە بێ کاتێک کە سڵحیژەکانەوە پێوتەیە با بڵێن ڕێککەوتن و ڕێککەوتنی کۆمەڵایەتی و سڵحکردن و تەناسونکردن لەو سکاڵایە هێشتا حەقی عامی تیا دەبێت ئەوە یەکێکە لە ئاراستەکانی داگاکانی کوردستان دەڵێ لەو جۆرە تاوانەدا خۆیان کرد کە ناوزڕاندنێک یان هەڕەشەکردنێک یان جنێوێکی ئاسایی ئەبێت لە کۆمنتێکە کە سکاڵا بەرز کرایەوە بێگومان دواتر ئەو کەسە هەر دەبێت سزا بدرێت بۆیە لەوانەیە بچێت باوکو کەسی یان خزم کەسی بنێرە یان خۆی داوای لێبردن کە بەڵام ئەو لێبوردنە دوجار نایبوورێت لەوەی کە نابێتەوەی داخستنی داواکە و هەر دەبێت سزا برێ و ئەو سزایش بە سابقە بۆی حسێب دەکرێت لە داهاتوودا. باشە دکتۆر کەواتە بەشێکیان لە نەزانین ئەم کارە دەکەن یعنی پێی بۆ نابن کە سزاکەی بەم جۆرە بێت کاریگەری لەسەر حیاتیان دروستکە هەم بە پێبژاردننی مادی بێ و هەم بە جۆرێک لە جۆرەکانیش زیندانی کردن چۆن کار لەسرم هۆشیاری یاساییە کراوە تاکو ئەو هاوڵاتیە کە نازانێ هۆشیاری هەبێت تایبەت بەم یاسایانەی کە بوونیان هەیە. بەڵێ بەلەوەی وەڵامی پرسیارەکە بمەوە ئەوەی لە وەڵامی پرسیاری پێشوە کەوتمان نەبوونی وشاری یەکێکە لە هۆکارەکان بۆ زیابوونی هەندێک جۆر لە تاوان بێگومان هۆکاری دیکەش هەیە تاوانباریش هەیە وشاریشی هەیە ئەزانێ بڕگۆمادەکانیش ئەزانێ ئێمە سەردەمێکە لێکۆڵنەوەمانە کرد لە تاواندا لێکۆڵەر بووین جاریوا بوو بۆ نمونە من بیرم بێ لە تاوانبارێکمان پرسیە و تاوانەی دزیەکی کردبوو لێمان پرسیە و دزیە کە کردوتە بە ئێوارە کردبووی وتم دنیا تاریک ببوو یان ڕووناک بوو دنیا یەکسەری وتی بۆ تۆ تەوێ مادە ئەو مادەی کە پەیوەندی دایرە بە دزیکردن لە شەوچ کە سزاکەی تونترە تۆ تەوێ مادە ئەوە بە سەرما تەطبیق بێ یعنی مادەکەشی لەبەرە بووە بەڵام ئەچوو تاوانەکەشیە کرد یعنی هەندێک کەسیشەیە ئاوایە یعنی فطرەتی وایە ئیتر ڕاهاتووە تاوانبارێکە چەندین جار تاوان ئەکات ئەژگیرێ یان یەکێک لە کێشەکانی ئیدارەی سەجن ئەوەیە ئەڵێ بەشێ لەوانەیە کە بەر ئەبن دوجار جارێک کە دێنەوە بەردەم دووبارە ئەگەر چێ زانێ سزا هەیە ئەگەرچی زۆر ئاگاداریشن بە یاسا سزایەکان سەبارە بە پرسیاری کۆتاییت بێگومان وشیاری گرنگە بە نسبەت کۆمەڵگا و چەندە وشیاری زیاتر بێ ئەو کۆمەلگایە ئارامتر ئەچێ بەڕێوە ڕاستە لە دوجارە بەشێک لە خەڵکی دەمێنێ هەر تاوان دەکات ئەگەرچی ئەو وشیاریشی هەبێ بەڵام کەمترە بێتەوە ڕێژەکە کەمە بێتەوە چکە لە دوجاردا تاوان دیاردەیەکی کۆمەڵایەتی هیچ کۆمەلگایەک بێتاوان نییە ڕاستە دەوتری هەندێک وڵاتی ئەسکەندینافی دادگاکانیان کەیسیان کەمە بەڵام هێشتا هەر تاوان هەیە ڕەنگە جۆرە تاوانێکی دیکە لەوێ زیاتر بێ وەک لە وڵاتی ئێمەدا ئەو وشیاریان دەشێت لە ڕێگەی زانکۆکانەوە بێ دەشێت لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە کاریگەری هەبێ دەشێت لە ڕێگەی چالاکی کۆمەڵایەتەکانەوە بێ دەشێت لە ڕێگەی پەرتووکەوە بێ هەموو ئەوانە کاریگەری هەیە لە ڕابردوودا کۆمەڵگای کوردی بۆ نمونە زانستی یاسا زانستێکی نەبووە بۆ خەڵکی بە حکمەوەی کە بە زمانی عەرەبی بووە ئێستاکەشی لەگەڵا بێ هیوا هەیە پێی وایە کە یاسا زانستێکە نابێ بکرێتە کوردی کەم پێم وایە ئەمە بۆچوونێکی هەڵەیە یاسا دەبێ بکرێتە کوردی وردە ئێستاکە ڕاستە بەشێک لە بەشێکی زۆری دادگاکان بە کوردی بڕاردەرەکان بەشێکی زۆری کۆلێژەکان بەنهەجەکانیان بە کوردیە و مامۆستاکان بە کوردی دەرزەڵێنەوە و وردە بەڵام هێشتا ماوێتی هێشتان ئەو مەتن و یاسایانەی کە لە عێراقا دەرچوون و لە کوردستان جێبەجێبێ بە زمانی عەرەبیە هێشتان مادەکان وا باسانی نەکراونەتە کوردی هێشتان وەکو پێویست ئیشێکی ڕێکخراوی بۆ ئەنجام نەدراوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و شوێنە باڵێن مؤسساتەکانی دیکە ئەگەر ئەمە زیاتر بکرێتە کوردی زیاتر ڕۆدەچێتە نێو خەڵکیەوە ئێستا دەیان پیج و باڵێن فەیسبوک هەیە باز لە وشاری یاسایی دەکات دەیان بەرنامەی ڕاگەاندن هەیە باز لە وشاری یاساییەکە بەڵام هێشتا پێویستیمان پێەیە هێشتان پێویستە یاسا بکەین بە زانستێک کە بە شێوازێکی ئاسانتر بیخەینە ناو خەڵکیەوە و خەڵکێکی ئاسایی ئاگاداری ئەو بن لە سایق شوفێرێک لە باڵێن سایق سیارەیەک لە شوێرێکی ئۆتۆمبیلەوە کاتێک کە خۆی نابەستێتەوە بزانێ ئەوە تاوانە کاتێک کە دەبەیەکی ئاو یا خۆکلێنسێک فڕێداتە دەرەوە بزانێ ئەمە جۆرێک لە جۆرەکان سەرپێکی جۆرێکە لە تاوان بێگومان تاوەکو دەگاتە حاڵەتەکانی کە ئەوانەی کە تۆڕە کۆمەڵایەتەکان بە خراپی بەکارێنن ئەوانەی کە باڵێن
هەڕەشە لە کەسانێکی دیکاکەن چەندە ئەمە زیاتر بڵاو بێتەوە ئەو شاریە من پێم وایە ڕێژەی تاوانکردن کەمترە بێتەوە. باس دەوە کردکان دەکات هۆشیاری یاساییشەیە بەڵام بە هۆکارێک لە هۆکارەکان کەسەکە تاوانەکە هەر ئەنجام دەدات. ئەمە کاریگەری بە یاخود پەیوەندی بە یاساوە نییە، یاخود جۆری یاساکان جارێکی دیکە هۆکار نین بۆ ئەوەی کە کەسێک هەر بەردەوام بێت لە تاوانکردن، یاخود کەم و کورتی لە یاسایانی لە کاتێکە ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان هۆشیاری یاساییشە بێت تاک بەردەوام بێت لەسەر ئەگەر کەم کورتی بێگومان زۆرە لە یاساکان، بەڵام تەنها ئەوە نییە هۆکاری تاوانکردن. بۆ نمونە بە نمونەیەکی نزیک لەوە ڕاوەیەکەم زۆر جار ئەوەترێ هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ شەقامەکانە، بەڵام هەندێک جار شەقامەکە هیچ عیبێکی نییە، ئۆتۆمبیلەکەش عیبی نییە، ئەوە شوفێرەکەی سەر ڕۆیانە لێ خوڕێ، ئەمە یاری بە ئۆتۆمبیلەکەی ئەکات، ئەمە پێشبڕکەی پێەکە. بە هەمان شێوە ئەگە قسە لەسەر کەم و کوڕی یاساوی ڕەنگ بێ منیش لەم وابێ کە یاسا لە وڵاتی ئێمە زیاتر لە هەر وڵاتێکی دنیا ڕەنگ بێ ناتوان بەڵام خراپترین یاساویمان هەیە لە دنیا، بەڵام لە ئەستێکی زۆر خراپایە کەم و کوڕیمان ئێژگار زۆرە لە یاساکاندا بە حکمی ئەوەی کە ئەوەتان ئێستاکە لەم دقەیە قساکەین پەرلەمانیشمانیەوە ئەو یاسایانیشی پەرلەمان لە دو مانگەکانی تەمەنیا دەری کردبوو هەمووی هەڵوەشابەوە و ئەو یاسایانەشی کە لە ژیانی خۆیان دەریە کرد یاسایەکی زۆربەی زۆریان کرچوبکاڵ بوون لەبەرەوەی ئاستی پەرلەمانەکەمان بەو شێوازە نەبوو. ئەمانزانی کە لەناو پەرلەمانەکە چۆن دەگوزرێەوە بەداخەوە بە حکمی شێوازی هەڵبژاردن کەسانێک چوبوونە ناو پەرلەمانەوە ڕەنگ بێ هیچ شارەزاییەکیان لە یاسایانە بوو، بێگومان کەسانێکی زۆر باشیشە بوو کە بەڵام کەسانێکی دیکەشی تێوە خزا بوو کە ببووە هۆی ئەوەی کە پێگەی پەرلەمان لە چاوی خەڵکیە بە جۆرە جۆرەکان کەم کاتەوە بەتایبەتی پەرلەمانی خۆمان، بەڵام هەموو ئەمانە ئەمە نییە کە بڵێن هۆکاری دیکەش نییە. ئەو تیۆرانەی کە باس لە پاڵنەرەکانی تاوانکردنەکە جۆرا و جۆرن، یعنی تۆ ئەگەر لە ڕابردووە بێت لەوە کراوە ئێستا دەرسێک لە کۆلێژەکان یاسا خوێنرێ زانستی تاوان علمە ئیجرام باسەوە دەکات هۆکاری تاوان چییە؟ ئەگە هۆکارەکە ئابووریە هەندێک جا کەسانی دۆڵەمەنیش تاوانەکە دزیەکە، ئەگە هۆکارەکە بۆ نمونە توێر هەیە دەڵێ هۆکارەکە ئەوەیە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەو کەسە خراپ پەروەردەکراوە، هەندێک هەیە دەڵێن نەخێر مرۆڤەکان لە ئەساسەوە یعنی ئایا خەیرن یان شەڕیرن، یاخود تۆ یا قانونێکە دەبێت ڕێکی خا ئەو مرۆڤە یاخود نەخێ مرۆڤە خۆی لەلایەکبوونەوە هیچ کێشەیەکی نییە، هیچ گرفتێکی نییە، ئینسانێکە فەزیلەتی تایە بەڵام دوجار کۆمەڵگا و خێزانەکە بەرەو خراپیەوە. ئیتر لەوانەیە تیۆرێک بۆ جۆرە تاوانێک بگونجێ بۆ جۆریچکە نەگونجێ. ئەی سەبارەت بە تاوانە سێکسەکان هیوا هەیە لە ڕووی بایۆلۆژی و هۆرمۆناتەکانی وایە خەیاڵی بەردەوام لەو شتانەیە یاخود بەرەو تاوان ئەچێت. یعنی هەندێک جار ئێمە کەسانی یاسایی سەری سوور ئەمێنێ هۆکاری چییە ئەو جۆرە کەسە ئەو جۆرە تاوانی کردووە، ڕەنگ بێ خێزانیە بێ، ڕەنگ بێ خێزانێکی ڕێکوپێکی هەبێ ناسراوی هەبێ، بەڵام دەبینی جۆرە تاوانێکەکە ئەوەی لە دادگای ئیژنەکە بەتایبەتی لە تەحقیقە لێکۆڵەوەی نازانێت چ جۆرە تاوانێک ئەکرێ بۆ چێشن ئەیکەن. هەندێک جا کەسانێک لەوانەیە لە ئاستێکی ناوبانگی شابێ، هەندێک جۆر تاوانەکە بەلاتەوە سەیرە، ئیتر پێی وایە دەڵێ بەدەست خۆم نەبووە. ئیتر ئەمانە جۆرە و جۆرن. هەندێک جار ئایا تەنانەت تیۆرێکمان هەیە پێوتر تیۆری لە مرۆڤ پێی وایە ئەسڵەن پێگاتەی مرۆڤەکان لە بنیادەوە لە بەڵێن هەیکەلی عەزمیەوە پێمان دەڵێ ئەو مرۆڤە بەرەو تاوان دەچێت. خوددا بێکمانەوە ڕخنەی لێ ژیراوە کە ناتوانێت بەدەم و چاو بڵێ ئەو مرۆڤە بە تاوانباری لەدایک بۆ یاخودنا، بەڵام هۆکارەکان جۆرە و جۆرن. هەندێکیان ئەو هۆکارانە بە وشاری چارەسەرە بن، بەڵام هەندێکیان بە وشاری چارەسەر نابێت. باشە دکتۆر، وەک کۆتا پرسیار بە شێوەیەکی گشتی ئەرکی سەرەکی کێکە هۆشیاری یاسایی لەناو کۆمەڵگەدا بڵاو بکاتەوە و بە تایبەتی و کەسانی کە یاساناسن لە ڕێگەی لاپەڕەکانی خۆیانەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان تا چەندە دەکرێت بەم ئەرکە باشە هەڵبیستن. هەندێک لە کەسە یاساییەکانمان هەیە کە لە راپەڕەکانی خۆیان بە جۆرێک لە جۆرەکان شرۆڤە بۆ یاسا دەکەن. ئەمە کاریگەری لەسەر بڵاوبوونەوەی هۆشیاری یاسایی چێ و ئەرکە سەرەکیەکە ئەکەوێتە ئەستۆی کێش؟ ئەرکە سەرەکیەکە ئەکەوێتە فەرهەلایەنە. بێگومان ئەمە هیچ لە زانکۆکانە نەکار وشاری باڵێن یاسایی بگرە زانستی یاسا بە قۆڵی دەوترێتەوە زیاترە لە وشاری. ئەرکەکە ئەرکی ڕاگەاندنەکانە، ئەرکی ڕێکخراوەکانە، ئەو هەموو ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنیە، تەنانەت هەندێک جار بەڵام ئەرکی پیاوانی ئاینیشە کە ئەم وشارێ بڵاو کاتەوە و ڕاگەاندنەکان لەو ئەنجامدانی ئەو ئەرکیاندا دەبێت ئەوە بزانین کە
ئیشەکەیان چەکێکی دووسەرە هەندێک جار ئەو بڵاوکردنەوەی ئەو هەواڵانەی تاوان نەک هەر نابێتەوە هۆی ئەرێنی و بە ئاراستی کەمکردنەوەی تاوان بگرە بە پێچەوانەوە دەبێتە هۆی زیادکردنی تاوان چکە دەبێت بزانین کە کێیە کە وشاری یاسایی بڵاو دەکاتەوە ئەو کەسانێک کە وشاری یاسایی بڵاو دەکەنەوە دەبێت لە جۆرە دژەکان قوڵیان هەبێ و بزانن لە ڕووی ڕاگەانەوە چۆن مامەڵی لەگەڵا دەکەن ئێستاکە بۆ نمونە لە چەند ماوەیەک پێش ئێستا بڕیارێک لە باڵێن ئەنجومەنی دادوەری بەغاوە دەرچووە بۆ باڵێن کەناڵەکان ڕۆشتووە بۆ دەستەی ڕاگەیان و پەیوەندیەکان داوا لە کەناڵەکان دەکات دەڵێ ئەو کەسانە ڕێگەم مەدەن هەموو کەسێک بێڕاوە و تعلیق با لەسەر بڕیارەکانی دادگا تەنها کەسانە بابێت کە شارەزاییەکانەیە کە لە ڕووی ئەکادمیەوە شارەزان کە دادوەری خانە نشێنن هەموو کەسێک ناچکە زۆر جار ئەو کەسانە دێن کە دەیانەوە تعلیق لەسەر بڕیاری دادبامەن لە دادگا ئەدەن و ئێمە دەبێت بەردەوام دادگا لەو ئاستەیە بێ کە لە پێگەی خۆی بمێنێتەوە و لە پێشچاوی خەڵکیدا ئەو دەسەڵاتە بێ کە هەمومان لە کاتی کێشەکاندا هانای بۆ بەرین بۆی وەکو حەکەمێکی عادول و بێلایەن وابێ بۆ یەکلاکردنەوەی کێشەکان. دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ پرۆفیسۆر سامان فۆزی کە بەڕێزیان پسپۆری یاسابوون دووبار سپاس بۆ بەڕێستان.